ئازیزان من ئاکۆ شارۆشی شێرێکی خۆمتان پێشکەش دەکەم بە ناونیشانی کۆرۆنا و جەنگی ئابووری. ئیمپریالیزم داگیرە کاری، هەر وڵاتێک بێ ڕاگیر نەکاری. ئیمپریالیزم داگیرە کاری، هەر وڵاتێک بێ ڕاگیر نەکاری. چاوی چنۆکی مختاری دنیا، تیخی چڕنووکی نائینسانیە. هەڕاجی دەکەن ژیانی دەرەبەک، ئاغای عەولەما هاوڕێ لەگەڵ سەگ. هەڕاجی دەکەن ژیانی دەرەبەک، ئاغای عەولەما هاوڕێ لەگەڵ سەگ. هەڕاجە لایەن گیانی هاوڵاتیان، گەورە درۆی ئازادیە خەڵاتیان، گەورە درۆی ئازادیە خەڵاتیان. کوا مرۆڤایەتی پێم بڵێن کوا ویژدان، ئاوها سەرزەوی بۆتە زبڵدان. کۆرۆنا ڤایرەس کرایە بەریان، بۆ داڕمان لە جەنگی ئابووریان. کۆرۆنا ڤایرەس کرایە بەریان، بۆ داڕمان لە جەنگی ئابووریان. باریان کرد بزە و ئاسوودە لە ژین، باریان کرد بزە و ئاسوودە لە ژین. لە چەند نیشتیمان نەک تەنها لە چین، لە چەند نیشتیمان نەک تەنها لە چین. وەرن با سەرمایەداری بشکێنین، وەرن با سەرمایەداری بشکێنین. دەستی بێدەسمایە بڕەنگێنین، دەستی بێدەسمایە بڕەنگێنین.